بەڕای تۆ کورد مافی ئەوەی نییە دەوڵەتی خۆی هەبێت؟ ئێستا کاتێکی گونجاوە بۆ ڕاگەیاندنی سەربەخۆیی؟ ئەگەر کورد مافی سەربەخۆیی نەبێ باوەڕ ناکەم هیچ گەلانی دنیاش مافی سەربەخۆییان هەبێت بە ژمارە و بە قوربانی و بە ماندووبوون و بە هەموو سەرچاوە سروشتەکان و ئاژەڵیەکان و مرۆییەکان کوردستان قابلی سەربەخۆبوون و قابلی بەدەوڵەت بوونیشە. من بەڵێ پێم وایە کورد مافیەوەیە سەربەخۆ بیتن، بەڵام بە شەرتێک هەموو کورد یەکگرتووبی نێو ماڵی کورد یەک بخرێ بۆ ئەوەی لە پاشە ڕۆژدا هەر ئاستەنگێک بۆمان دروست بوو بێتە سەرڕێمان بتوانی خۆمانی دەرباز بکەین، نەک ئێستا هەموو کاتێک کورد مافی خۆی هەیە سەربەخۆبی. ئەس بەیارشکوری خەلکی پارێزگەها دووەگەمە سەبارەت بسیارە هەوە بێگومان نوکە دەمێ ڕێگەهاندنا دەولەتا کوردیە ئەم ژی وەکی هەمی خەلکی وێ جیهانی خۆدان زمانین، خۆدان کولتورین، خۆدان ئەردین ئیتر بۆچی دەولەتا کوردی ڕۆنەگەهینی ما ئەمش کێگەمترین با سەرکردێتمەیەت سیاسی دەستێت خۆ بکەنە تێیدا بۆ خاطرا وی پێشمەرگەی بۆ خاطرا وێ ئاخوا پیرۆز دەولەتا خۆ کوردی بڕابگەهینین و ئەم ژی وەکی خەلکی وێ جیهانی ببینە خودی دەولەتا خۆ کوردی. مەسەلەی چارەنووسی حەقی ملەتی خۆمانە کە کوردین کەسیش پێناسی ڕێگریمان لێ بکاتن چارەنووس بەدەستی خۆمانە نە بەدەستی دراوسێمانە نە بەدەستی بەغدایە نە بەدەستی تورکیا نە ئیرانە نە سووریا هیچ کەس نییە بەدەستی مافی خۆمان و بەدەستی خۆمان حەقی خۆمانە. بەڵێ دەوڵەتی کوردی پێویستی بە مافی سەربەخۆیی هەیە، ئێستا کاتی ئەوە هەیە، ئێستا کاتی ئەوەیە کە دەوڵەتی کوردی سەربەخۆیی ڕابگەینێتن. سڵاو ئەو کاتتان باش، من سەرهەنگ واحید پشتگیری خۆم دەکەم بۆ سەربەخۆیی کوردستان، داوا لە هەموو سەرکردەکان بە تایبەتی سەرۆک بارزانانی دەکەم کەوا سەرۆک بارزانی بتوانی وڵاتمان بۆ دروست بکات سەربەخۆیی ڕابگەینی.